منن هەندێک بچووکتر هەندێک گەورەتر ئێمە مانان نەوەی ئێمە و نەوەی پێش ئێمە و نەوەیەک دوای ئێمەش ئاگاداری ئەوەن کە بیری چەپخوازی هزری سۆسیالیستی فەلسفەی مارکسی سەردەمێک زۆر زۆر بەڕەونەق بوو بەڕاستی لە ئاسمانی سیاست و هزری جیهانە لە دیپلۆماسیەتە لە دانانی سیستەمی سیاسیدا هزری سۆسیالیستی بیری مارکسیزم یان چەپ لە بەرامبەرە ڕاست هەیە زۆر درەوشاوە بوو فکرێکی زۆر گەشت بوو بەڕاستی هەر لەم کۆمەلگایی ئێمەدا کە ناوەڕۆکی کتێبەکەی مامۆستا مەموزینی بە دەوری ئەو بابەتەدا دەخولێتەوە یعنی ئەگە تۆ پیاوێکی چەپخواز نەبووی تایە خەڵک بە پاشکەوتوو تێدەگەیشتن بە پیاوێکی دابڕاو لە سەردەم تێدەگەیشتن وا لێیان دەڕوانیت بەشی زۆری گەنجەکانمان تەنانەت ئەوانەی کە بە تەمەنیش بوون بە تایبەتی ئەوانەی کە لە بواری سیاست و حیزبایەتی و ڕێخستنا کاریان دەکرد کەوتبوونە ژێر کاریگەری فەلسفەی چەپخوازی فەلسفەی چەپەوە مارکسیزم بیری سۆسیالیزم ئەگەر سەرنجیش بدەی تەنانەت ئەو حیزبانەی کە لە چوارچێوەی بیری نەتەوەیی یا خەباتی خۆیان دەست پێ کرد ئەوانیش کەوتبوونە ژێر کاریگەری فکری چەپەوە جۆرێک لە خۆنێزیکردنەوە خۆنواندن وا خۆپشاندان کە تۆ بەشێکی لە سۆسیالیزم چونکە سۆسیالیزم واتە پێشکەوتنخوازی واتە دژایەتیکردنی ستەم واتە داد واتە کۆمەڵێ بە هاوچەمکی ڕەونەقدار تەبەی معلومی جەنابتانە لە پرۆسترویکا کە دوایین سەرۆکی یەکێتی سۆڤێت دەستی پێکرد گۆرباشۆف دۆخەکە گۆڕا بلۆکی ڕۆژهەڵات و بلۆکی ڕۆژهەڵات و بابڵێن فەلسفەی کە لەسەر بنەمای فەلسفەی مارکسیزم دامەزرا بوو تووشی شکستێکی گەورە هات بۆیە ئەو فکرش لەگەڵ ئەو شکستەیەکێتی سۆڤێت پاشە کشەی کرد بەڕاستی بۆیە ئێستا کە من ئەو کەسانەی کە خوێندەواری ئەم سەردەمە ڕۆشنبیری ئەم سەردەمە میدیای ئەم سەردەمە باسی بابەتی چەپ و چەپخوازی و سۆسیالیزم و چوزانە مارکسیزمەوانە بکەن جارانەوەی کتێبەکانی مارکسی نەخوێندایەتەوە دەیاگوت پیاوێکی پاشکەوتووە دابڕاوە وا بوو سەردەمەکەوا بوو بەڵام ئێستا بە دەگمەن گەنجەبینی هەر ڕەنگە مارکسیزمیشی نەبیستە بێ ئەمەش دۆخی جیهانە ئێمە ناچینە وردەکاری چەند ئەمە دروستە چەندی ڕاستە بۆ وا بوو لە بەرچی وا بوو ئەنجام چییە هەڵە لەکوێیە ڕاست لەکوێیە ئەمە بابەتێکی ترە بەڵام گرنگ ئەوەیە کە بزوتنەوەی چەپخوازی بزوتنەوەی چەپ فەلسفەی مارکسیزم بیری سۆسیالیزم ڕۆڵێکی زۆر گەورەی بینی ئەها لە هۆشیارکردنەوەی کۆمەلگاکان مەسەلەن بۆ نمونە حزبی شۆعی عێراق گەورەترین هێزی سیاسی بوو لە پەنجاکان و شەستەکان و تا دەگەیشتە هەفتاکان کە حزبی بەعستەنجی پیاڵچنی و بەڕاستی تر وردەکاری بۆ ڕیشە چێشکردنی و حیزبە کرد لە ناو کوردیشا بیری سۆسیالیزم زۆر بەهێز بوو بەڕاستی ینی تەنیا شتێک کە بربەرەکانی هێزی نەتەوەیی و ڕێخستنی نەتەوەیی دەکرد بیری چەپ بوو بەشێکی زۆری ڕێخستنەکانی کوردستانیش لەسەر بنەمای فەلسفەی مارکسیزم دامەزران و خەباتی نەتەوەیی و سۆسیالیزمیان پێکەوە گرێتە تەبعی نووسینی کتێبی لەسەر ئەو بابەتە زۆر گرنگە چونکە وەک بەشێکی هەستیانی مێژووی ئێمەیە ئەو بابەتی باسی کتێبەکە بۆ مامۆستا بەجێ دێڵم چونکە ئەو بەڕاستی وەکو پسپۆرێ چۆدەنەوە بابەتەکەەوە منیش کتێبەکەم نەخوێندەوەتەوە و گوێ لە بەڕێزیان ڕدەگرین کە ڕۆشنایی بخاتە سەر کتێبەکە دێمە سەر بەردەڕاش تەبعی بەردەڕاش جوگرافیایەک هەیە ڕۆژ ئاوای زێی گەورە پێشتر زیاتر شاری ئاکرێ بەناوبانگ بوو شاری ئێسفنی یا شێخان کە ناوەندێکی سێ ئاینی کوردستانە بەردەڕەش کەمتر دیار بوو بەڵام دوای ئەوەی کە لە نەوەتویەک بەدواوە بەردەڕەشیش ڕزگار کرا و چونکە پێشتر هەتا دەچووە سەر زەی گەورە تەواوی کەناری ڕۆژاوای زەی گەورە حکومەتی عێراق بە کارێکی شانۆگەری لە ناوچەی ئۆتۆنۆمی کوردستان دای بڕی خستێ سەر مۆسڵ ئەمەش بەڕاستی هەڕەشێکی زۆر گەورە بوو بۆ تعریب بوونی ئەو ناوچانە لە هەر شوێنێ مەسەلەن حکومەتی عێراق باڵا دەست بوو بێ ئەها زیاتر هەوڵی داوە شوێنەکە تعریب کا و سیمای نەتەوەیی شوێنەکە بگۆڕێکە ئەمەش بەڕاستی کارێکی نائینسانیەت و
جوگرافیایەک ناسنامێکی هەیە شوناسێکی هەیە ئەبێت تۆ ڕێزی لێ بگری نەک کار بۆ سڕینەوەی ئەو ناسنامە و شوناسە بکەیت. ئەجا بەردەڕەش و ئاکرێ و شێخان هەموو لە بن هەڕەشەی تاریبا بوون، بەڵام لە 91 بەدواوە خۆشببختانە ئەو ناوچانە لە 91ەوە و هەتا دەگاتە ئێستاش هەر لە ژێر دەسەڵاتی کوردان بژانەوەیکی زۆریان بەخۆوە بینی لە ڕووی کاژێڕی، لە ڕووی ئاوەدانی، لە ڕووی ڕۆشنبیری. بەردەڕەش کرایە ناوەندی قەزایەک شارێکی زیندووە بەڕاستی. کۆمەڵی پێشمەرگە هەن کە ڕۆڵێکی گەورەیان بینی. پێشمەرگە نەک مەبەستن پێشمەرگەی چەک، پێشمەرگەی کللتور، پێشمەرگەی ئاوەدانی، پێشمەرگەی گۆڕانکاری مەدەنی لەو بوارەدا. جا من زۆر ئاگاداری شتەکانی بەردەڕەش نیم دوورا و دوور، بەڵام دەزانم مامۆستا سعید مەموزی زینی چ دەورێکی هەبووە بەڕاستی لەو گۆڕانکاریە لە بزاوی ڕۆشنبیری دەبەری بەردەڕەش. پیاوێکە ماندوونە ناسانە لەم شار بۆ ئەو شار، لەم شوێن بۆ ئەو شوێن، لە ڕۆژنامەگەری، لە گۆڤار، لە تەلەڤیزیۆن، لە هەر شوێنێ دەستی پێڕاگەیشتە بێ بەڕاستی کاری بۆ دەوڵەمەندکردنی کللتوری دەبەری بەردەڕەش و پێناساندنی ئەو کللتورە. برادری یەکین ساڵانێکی زۆرە دەیان ساڵە یەکتر دەناسین بەڕاستی ئەوەندی من ناسیبێتن پیاوێکی خۆبەخش، پیاوێکی ئامادەی خزمەت، پیاوێکە کاری زۆری کردووە لە هەمە جۆر بوارە. چەندین کتێبی هەیە، گۆڤاری دەرکردووە، ڕۆژنامەی دەرکردووە، ینی وەکو ڕابەرێک بەڕاستی ڕابەرێکی کللتوری لە دەبەری بەردەڕەشا دەوری بینیوە. من حەز ناکەم لەوە زیاتر کاتی ئەوەی بەڕێز بگرم، داوا لە بەڕێز مامۆستا مەموزینی دەکەم تەشریف بێنێتە ئێرە و پێناسێکی ئەو کتێبە بکە کە بە ناوی چەپ لە کوردستاندا، بیری چەپ لە کوردستاندا پێشکەشی دەکات. مامۆستا تو بەخێر بێ، بادشاومان سەر چاوم فەرموو بەرمخۆربەن. ئەوەشم لەبیر چوو بە ناوی ئەوەی بەڕێزەوە بە خێراتنی بکەم جنابیان لە شوێنێکی دوورەوە هەرکی کێشاوە و تەشریفی هێناوە بۆ ئێرە. بە ناوی ئەوەی بەڕێزەوە زۆر سپاسی دەکەین. دووبارە بەخێر بێ مامۆستا سەرچاومان. سپاسیان دەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی هێژە بە ناوی خوای گەورە و میهرەبان دەنگ باشە باشە ئەڵێ بیدێ دەبۆیم باغەکە کاکەشێت حەزەکەی بیدە لە بۆ باغەکە بە بەیسراحەت مامۆستا قسەکە و دەنگەکانیشی بگات. شاد و بەختەوەرم ئەمڕۆکە لە خزمەت ئێوەی بەڕێزدامە بە خێراتنی یەکایەکتان دەکەم و خۆشحاڵم ئەم دەم و چاوە باش و جوانانە و خەمخۆرانە دەبینم و بەڕاستی سوپاسی مامۆستا کارێزی دەکەم کە ئەو کۆڕەی تەرتیب کرد. بێگومان مامۆستا کارێزی لە گەورەی خۆیان ئەو باسەی منی کرد. ماوەیەکی دوور و درێژە یەکتر دەناسین بەلێ لە خۆشنامەی خەبات و برایەتی پێکەوە ئیشمان کردیە، دڵسۆزانە جوامێرانە ئیشی خۆی کردیە و خۆشحاڵم من بۆ ئەو مەکتەبەیە دەبینم کە زۆر خۆی پەیمانی کردیە و ئەم کۆڕ و سەمیناری تێدا دەکرێت و ئەم کۆمەڵێکی زۆر پەرتووکی تێدایە. ئەو کەرکووکەی کە من هاتوومە تێ لێ غەریب نیمە، لەوانەیە دووەمین جار بینێم، بەڵام لێ غەریب نیمە. بۆ چونکە پێشی 150 ساڵ 200 ساڵ باو باپیرانم لێرەوە هاتوونە بۆ بەردەڕەش، یعنی لە عەشیرەتی زەنگەنەوە هاتوونە بەردەڕەش و لە بەردەڕەش ئیتر نیشتەجێ بوونەوە. ئێمە ئێستا لەوینە مهم هەمومان خەلکی کوردستانی. ئەوەی هەیە ئەو کتێبەی کە بە ناوی بیری چەپ لە کوردستان ئەمن نووسیم 414 لاپەڕەیە، 6 بەشە. دەنگەکە باشە بەڕێزان، 6 بەشە. هەروەها تەجاروبی ژیانمە و 10 ساڵی پچڕ ئیشم لەسەر کردیە و 5 ساڵی ڕێک و پێک منەظەم ئیشم لەسەر کردیە
تا ئەو پەرتۆکە لە دایک بووە و لە ئێران چاپمان کردیە بێشک لەسەر ئەرکی شخصی خۆشم چاپم کردیە. کە باسی بیری چەپ دەکەین خۆی کۆمونیزم یان سۆسیالیزم فکرە لە ڕێگای فکرەوە گواستراوەتەوە. سەرەتا کە کارل مارکس و ئەنگلس و لە بیدایەتەکەش باکۆنینیش هەر لەگەلیان بووە کە لە ئەنتەرناسیۆنالیزمی دووەم دەری دەکەن وەکو فکر وەکو تەڕحێکی فکری بووە بۆ ڕزگاری ئینسان و هیچ مەسەلەیەکی نەتەوەیی لە سەرەتا لەناو مارکسیزم لێنینیزم نەبووە. هەمومان ئینسانی و بۆ ئینسانیەت ڕزگار دەکەین و هەندێک لە کۆمونیستەکان ئەو سەردەمە و تا ئێستاش دەڵێن دینی ئێمە ئینسانیەتە. بێشک ئینسانیەت پیرۆزە. فکر چۆن بوو ئەوان مەسەلەن بخوێنە فێر بە فێر بکە کادریان پێدەگەیان ئەو کادرانە لە ڕێگای کۆنتاکتی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو خەڵکە هەژارە تێکەل دەبوون و دەیان کردە ئەندامی حیزبی کۆمۆنیست. بەڵام کوردستان کە ئەمە دەلێن کوردستان مەبەستمان هەرچار بەشی کوردستان لە یەک پارچەیە. ئەوەی مارکس وەکو تەڕح هینای تەنیا نەزەریە بوو، ئەوەی هات هینایە بواری عەمەلی و کردداری لینین بوو. ڕاستی بزاوی بولشویکەکان و کورد ئەگە سەیر بکەین دەستی کوردی تێدا هەبووە، ناوەیە بڵێن دەستی ڕئیسی تێدا هەبووە، بەڵام بێدەست نەبووە کورد لە ناو حەرەکەی بولشویکی پێشی سەرکەوتنی شۆڕەشی سۆڤیەت. مەسەلەن دەڵێن هەندێک لە کۆی سنجەق خۆیان بە پێڕەوانی بولشویکەکان دەزانی. جگە لەوە لە یێریڤان کەسێکی گەورەی وەکو عەرەبێ شامۆ لەگەڵ بولشویکەکان هاوکار بوو تا تزاریان ڕووخاند و زۆر کوردی دیکەوە دواتر خودی عەرەب شامیلۆف دەبیتە ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئەرمینیا. پارچەکانی کوردستان ئەگەر بە پێی مەصدەر سەیر بکەین کامە پارچە زیاتر زووتر فکری چەپی وەلگرت دەتوانین بڵێن پارچەی ڕۆژهەلات بووە، زووتر لە هەموو فکری چەپی وەلگرت. یەکەم حیزبی کۆمۆنیست لە ئیران کە دامەزرا بە ناوی حیزبی کۆمۆنیستی ئیران بەدەستی کوردێک بە ناوی ئەبولقاسم لاهوتی بووە. ئەبولقاسم لاهوتی کوردەکە بەدایک و باوک کوردە، خەلکی کرمەشانە، لەگەڵ حەیدەرانلۆ کە ئەویش ئازەریەکە پێکەوە حیزبی کۆمۆنیستی ئێرانیان دامەزران و دژی ڕەزاشا کەوتنە ململانێ. لە نێوان ئەوەی خۆی تەسلیم دەکرد و شەڕی دەکردەوە و دەیان گرت و ئەوانە لە کۆتاییدا هەڵدێت دەڕواتە رووسیا و لە رووسیا ستالین پێشوازی دەکات. یەکەم کورد کە ستالین پێشوازی کردی ئەبولقاسم لاهوتی بوو و ئەبولقاسم لاهوتی سەرەڕای ئەوەی ئینسانێکی ئومەمی بووە و یەکەم کەس بۆ سرودی ئومەمی وەلگێڕاوەتە سەر زمانی فارسی فکری نەتەوەییشی هەبووە. یعنی لەو نامانەی کە لە دوای خۆی بەجێهێشتووە داوا لە عوسمانیەکان دەکات کە مافی نەتەوەیی کوردەکان بدە و ئەو ستەمەی لەسەریانە هەڵبگیرێت. ئەو نامانەیە کە ئەبولقاسم لاهوتی نردوێتی و دواتر کە دەڕواتە تاجیکستان دەبیتە وەزیری مەعارفی ئەوێ. سرود زۆر بە زمانی فارسی دەنووسیت و وا بزانم تاقە سرودێکی بە زمانی کوردی هەیە کراوەتە گۆرانیش، بەڵام کوردبوونی خۆی هیچ کات ئینکار نەکردووە و
دیفاعی لە نەتەوەیەک بە ناوی کورد کردووە. لە کوردستان دواتر کە لە بەشی ڕۆژهەڵات حیزبی توودەدا دادەمەزرێت ئەویش هەڵ دەکێشێتە ناو کوردانی ڕۆژهەڵات و ژمارەیەک کورد بێگومان دێن دەبنە ئەندام و ئەندامی قیادیش لە حیزبی توودەی ئیران هەر بگرە لە غەنی بلوریان و دکتۆر قاسملۆ و کەریم حسامی و ژمارەیەکی دیکەش دێنە ناو حیزبی توودە بە تایبەت دوای ڕوخانی کۆماری کوردستان ئەوانە زیاتر خۆیان لە ناو حیزبی توودە دەشارنەوە و حیزبی دیموکرات نامینێت وەکو چالاکی شتێک وەکو ناو دەمینێت چونکە سەر و کۆمار ئیعدام دەکرێت کارەساتێک بەسەر کوردستان دادێت ئیدی ئەوانە خۆیان لە ناو توودە دەشارنەوە و بە ناوی توودەوە هیچ دەکەن سجن دەکرێن و دەگیرێن. ئەوەی فکر لە حیزبێکی چەپی کوردی کراوە 1969 لە زیندان ژمارەیەک گەنج و هەروەها لە زانکۆی تارا کۆمەلەیان دروست کرد، کۆمەلەی زەحمەت کێشانی ئێرانیان دروست کرد لەسەر فکری مارکسی لێنینی خەباتیان کرد. پاشان ئەو کۆمەلەیە توانی لە سەرکەوتنی شۆڕەشی ئیران لە بەشی کوردستان لەگەڵ حیزبی دیموکرات چالاکی باشیان هەبی و ئەو بەشە ئازاد بکەن. ئەوەی کە من دەمەوێ باز بکەم بۆ کۆمەلە تووشی هەلەیەکی گەورە بوو، کۆمەلە خۆی کردە ڕێکخراوەک سەر بە حیزبی کۆمونیستی ئیرانی مەنسووری حکمەت. مەنسووری حکمەت بە ئاشکرا لە بەرنامەکەی نەتەوە بوونی نییە، هەمومان ئینسانین و ئینسان دەبێت ڕزگار بیت. مەسەلەن ژمارەیەکیان هاتنە لای ئێمە لەو مەجموعەیە مناقەشەمان کرد لەسەر ئەوەی چ بکەین باشە. یەکێکیان کە ناوی دێتە فکرم باوەڕکەم ئیرەجی تشتێک بوو، گوتی ئێمە هەمومان ئینسانین و دەبی ئینسان ڕزگار بیت. ئەی کورد، کوردیش گوتی کۆمەلێک ئینسانن، لە بەرنامە ئێمە نە حکومی ذاتی هەیە نە مافی چارەی خۆنووسین هەیە. ئەی ئەگەر ئیستیقلالی ئیران بێت بکەوێتە خەتەر قبول ناکەین. کەواتە حیزبك تەرحەکی نەتەوەیی تێدا نەبیت، تو بڕۆی ببی ڕێکخراوەک لەناو ئەو حیزبە شتێکی وە لە شاخیش مەنسووری حکمەت هەلاتیە لەگەڵ 100 ئیرانی هەلاتیە لەوێیە هەموو کۆمەلەی هێخستە ژێر دەسەڵاتی خۆیەوە. ئەوە من دەبینم سادەیی کورد و فکری چینایەتی بەسەر فکری قەومی بەسەر خست. دواتر هەر خۆیان گەیشتنە نەتیجە هەڵەیان کرد و ژمارەیەکی زۆریانیش باشگەست بوونەوە گەڕانەوە ناو کۆمەلەی جاران و ئێستا کۆمەلە 4 کۆمەلە 5 کۆمەلە هەیە. کۆمەلەیەکیان هێشتا هەر لەگەڵ جەماعەتی حکمەتە، خۆیان بە حکمەتیزم دەزانن، ژمارەیەکیان برایم عەلیزادەیە، ژمارەیەکیان موحتەدیە، ژمارەیەکیان موزانکێش. یعنی حیزب کە ئەوها زۆر ئینشقاقی تێکەوت ئیدی بچووک بچووک دەبیت وە ناتوانیت ئەو دەورەی کە پێویستە بینیت و لە ئەنجامدا زۆر جار شەڕ لە نێوان ئەوان و حیزبی دیموکرات دروست بووە، لێکیاندایە خەلکیان لێکشەی کردیە بەداخەوە. دواتر ئەو بەشەی کە زووتر لە هەموو وەلیگرتیە لە دوای بەشی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژئاوا بووە. 1920 حیزبی کۆمونیستی سووری بە ناوی حیزبی کۆمونیستی سووری فەڵەستینی دادەمەزرێت. ئەو حیزبە بێشک کورد هەم لە تەئسیس هەم لە بەردەوامی دەوری ڕئیسیان تێدا هەبووە، بە تایبەت خالد بەگداش کە بووە سکرتێری
حیزب تا ڕۆژی مردیش سکرتێری حیزب بووە ئێستاش کوڕەکەیتی وا بزانام کوڕەکەی یان کچەکەی ڕئیسی حیزبن سەرەتا ئەوانیش لە مافی چارەی خۆنووسین لە بەرنامەیاندا نەبووە دواتر ئەوانیش مافی چارەی خۆنووسین دەخەنە ناو بەرنامەیان وە داوای دەوڵەتێکی کوردی دەکات. لەبارەی خالد بەگداش قسەی جۆرا و جۆر هەیە، هەندێک دەلێن فکری قەومی نەبووە، جینایەتی سرف بووە و کاتی باسی کوردیان لێ دەکرد دەڕۆیشتە تەفرا دەیگوت ئەویش دەیگوت هەمومان ئینسانین و کە سووریا ڕزگار بوو کوردیش وەکو نەتەوەی سووری ڕزگار دەبیت. بەڵام من عزیز محەممەدی ڕەحمەتی کە برادەریمان هەبوو دەڕۆیشت مەکنی دەیگوت نا فکری قەومی هەبووە فکری کوردایەتی هەبووە و برادێکی دیکەش کە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شوعی سووری بووە من لە ڕوسیای بینیم یەک لە برادەرەکانی بەگداش بووە دەیگوت بەگداش جارێک نەبووە من بیبینم و باسی قەزیەی کوردی نەکات و دەیزانی بە کوردی قسەش بکە بەڵام نەیدەزانی بە کوردی بنووسیت. یعنی ئەو ڕعیە لەسەر خالد بەگداش زۆر هەبووە. مەسەڵەن فواد معسووم دەگەڕێتەوە دەڵێ من چوومە لای بەحسی قەزیەی قەومیم کرد گوتی لە بەرنامەی مندا نییە، گوتی هەر لەو کاتە من لە حیزبی شووی عێراق دەست لە کارکێشانەوەی خۆمدا و گوتم کە تۆ سکرتێری حیزب بی بڵێ بەرنامەی قەومی لە حیزبی شووعیدا نییە دەبی من باشتر لە تو تێبگەم لە شوعیەتە لە تو باشتر تێبگەم. لەو کاتە وازم هینا و ئیتر هاتمە ناو پارتی. ئەو کاتە تەبعاً دواتر ڕاستە چوو ناو یەکێتی و حیزبیان دروست کرد. ئەو بەشەی دیکە کە باس دەکەیت بەشی کوردستانی باکوور ئەویش حیزبی شوعی تورکی بە مەراحل دروست بوو لە ئەنجامدا ئەوەی لە هەمویان زۆرتر دڵسۆز بوو بەرامبەر دۆزی کوردی دنیز گزمیش بووە کە ئەو کاتی ئیعدامیشی دەکەن بەرەو داری ئیعدامی دەبات پێش ئیعدام بکرێ دەلێ بژی برایەتی کورد و تورک کە وشەی کورد مەمنوع بووە ئەو بەکاری دەینا. ئەو داوای مافی چارەی خۆنووسینی بۆ کورد دەکرد کەسێکی وەکو دنیز گزمیش و ماهر چاچان هەروەها. دواتر لە کوردستانی باکوور حیزبەک دروست بوو بە ناوی حیزبی کارگەرانی تورک. ئەو حیزبە لە ڕاستیدا زۆر بەرنامەی نەتەوەیی بۆ کورد هەبوو، تەئیدی مافی چارەی خۆنووسینی دەکرد بۆیە زۆر کورد ڕۆیشتنە ناو ئەو حیزبە. ژمارەیەکی زۆر کورد وەکو کەمال بوڕقای وەکو خەڵکێکی دیکە حیزبێکی زۆری کوردی دروست بوو. هەمووش تەبعاً بیری چەپیان هەبوو لە دەدەقەدە بگرە لە کۆک بگرە نزانم لە ئازادی بگرە لە ئالای ئازادی بگراوانە هەموو لە باکووری کوردستان هەبوون لەسەر ئەفکاری دنیز گەشمیش و ماهر چاچان. عەبدوڵڵا ئۆجەلان تێ پارتی کرێکارانی کوردستان دروست دەکات بە فکری مارکسی لینینی ستالینی لە 26/11/1900 طبعاً 78 ئەوان سەرەتا بە هێرش دەستیان پێکرد لۆ سەر حیزبە گچکەکان. حیزبە گچکەکانیان هەموو یان زەعیفیان کرد یان مەحویان کرد، ژمارەیەک ئاغایان کوشت و یەک لەوانە کە ئۆجەلان لە نووسینەکانی خۆی فەخری پێدەکات فەرهاد قورتای بووە کە خالی خۆی ئاغایەک بووە دەیکوژی فەخر بەوە دەکات دەڵێ لۆ مەبدەئێ خۆی خاڵێ خۆی کوشتیە. طبعاً ئەوانە کە تو بڕۆیە ناوەڕۆی ئیشەکەی یعنی هەندێک جار ڕاستە بە شەڕ بەناوبانگ بووە نزانم کە شەڕیان کرد هاتنە ناسین لە ڕێگای شەڕەوە ئەو ئیخبارانە کە دەکرا پەکەکە زیاتر هاتە ناسین لەو تونند و تیژیەی کە بەکاری دەینا
خۆی سەپاندووە سەرەتا بە ئەوەی دروست بە دەوڵەتی سربەخۆ کوردستانی سربەخۆ دەستی پێکرد دەبینین ئەویش بە پێی مەراحل تو دەکەفیە ناو هەندێک واقع ناتوانی ئەوەی هەتە جێبەجێ بکەی دەبی بگۆڕیەوە هەروەکو لینین لە کتێبەشێ هایتی هەنگاوە بڕۆیە پێش دو هەنگاوەرە پاش دو هەنگاوەرە پاش کاچۆن ئەو هەنگاوە هاوێشتیە دیراسەتی هەنگاوەکەت بکەیت ئایا بەجێ بووە ئان بەجێ نەبووە کە دێنە کوردستانی باشوور لە کوردستانی باشوور ئەویش دوای شۆڕشی بلشوی کتێبی چەپ دێت هەندێک کتێبی چەپ دێنە بەغدا لەو کتێبانە کەمیش بووە ئەو ئەفکارە وەردەگرن فەهەدا عادل سەلامە مەجموعەیەکی دیە هەر یەک لەوانە شانەی مارکسی دروست دەکەن سەرەتا لە دروستکردنی حیزبی شیوعی کە لە سەو نەبوون لە 34ەوە دروست دەبیت لە دروستکردنیەوە ئەوانیش هیچ بەرنامەیەکی نەتەوەییان نەبووە مامجەلال لە دیداری تەمەن باز دەکا دەلێت ئەوانە دەیانگوت کورد ئەقەلیەیە ئێزدیش ملەتێکی جودایە کورد نییە خلافی ئێمە وەکو پارتی لەگەڵ حیزبی شیوعی عێراق لەو سەردەما لەسەر ئەوەی بوو دەیانگوت کورد ئۆمە نیە نەتەوە نیە ئەقەلیەیە ئەمە دەمانگوت کورد نەتەوەیە وە پارتی خۆیشی وەکو هاتە ساحە وەکو چەپی شۆڕەشگێڕ هاتووە بە بەرنامەی مارکسی لێنینی هاتە مەیدان پارتی دیموکراتی کوردستان کە ئەو ساتە ڕەحمەتی مەلا مستەفا لە رووسیا بوو کە دین باس لە حیزبی شیوعی دەکەین و مەراحلی پەلهاوێشتنە کوردستانی بەپێی ئەو لێکۆلینەوەی کە من کردم یەکەم کەس کە لە بادینان فکری چەپی وەرگرتە بیت هەمزە عەبدوڵڵا بووە دواتر کە زیاتر لێکۆلینەوەم کرد من حەقم پێ نییە مەسەڵەن کابرایەک خاڵێکی هەیە لە خۆی سنجەق پێشی وەلیگرتییان نا بەس وەکو ڕسمی و مەزدەر هەمزە عەبدوڵڵا لە هەموو کوردستان یەکەم کەس بووە کە فکری چەپی وەرگرتیە و پەیرە و پرۆگرامی پارتی کە نووسیتی هینایەتی لەو کۆنگرەیەکە بردیتی نیشانی سۆڤیەتی دای ئەو جە هینایەتیە ناو کۆنگرەی واگە سەیری پەیرە و پرۆگرامی پارتی ئەو کاتە بکەیت ئی کۆنگرەی یەکەم هەمووی مارکسی بووە بەڵام بە پێی مەرحەلە گۆڕانکاری دەکەفتێت چونکە پارتی حیزبەک بوو بە پێی واقع خۆی دەگونجان کاتی یەکێتی سۆڤیەت بالادەست بوو بەلێ بەرە و یەکێتی سۆڤیەت دەڕۆیشت ڕاستە مەلا مستەفاش 11 ساڵ لە رووسیەما ئەوانە هەمووی کاریگەریان هەبوو کە فکری چەپ خەڵک باشتر وەربگریت مەسەلەن حەوانەوەی مەلا مستەفا دروستکردنی کوردستانی سۆر کۆماری کوردستانی سۆر دروستکردنی کۆماری مەهاباد ئەوانە هەموو کاریگەریان هەبوو ئینسان رووسیای خۆش بێت و ئەو ئەفکارەیشی خۆش بێت ئەوەی ئێمە کە دێین ئەگەر بە کورتی ببڕمەوە ئەمە چۆن وەرمان بێت ئەمە زیاتر ئەو جیلەی هەشتاکانی لە دوای کۆنگرەی نۆ ئەوەی لەناو پەیرە و پرۆگرامی پارتی هەبوو ئەوەی لە قیادەی موەققەتە هەبوو پەیرە و پرۆگرام ڕێبازی بزوتنەوەی ئازادی خوازی کوردی پارتی وەکو حیزبێکی چەپی شۆڕەژگێر دایەناسی مەسەلەن لە بەندی پێنج هاتووە پارتیمان لە خەباتی سیاسی و ئابووری و کۆمەلایەتی لەبەر تیش و تەیۆری مارکسی لەنینی دەڕوات طبعاً ئێستا و بەندە نەماوە ئەمە کە باسی گێڕانەوەی مێژوو دەکەین ئەو هەیە بۆ ئێمە گەنجەکان ئەوە دروست باشە کۆ اقتصادی مارکس چییە؟ دەبی بخوێنیەوە سیاسەتی مارکس چییە؟ دەبی بخوێنیەوە کۆمەلگای مارکسیەت چ جۆرە کۆمەلگایەکە ئەوانە دەبی بخوێنیەوە ئەمە وەکو گەنجی حەماسی کە تازەش
ئەمریکا وازی لە ئێمە هینابوو زیاتر ئەوە بین بەرەو رووسیا دەڕۆیشتین جگەلەوە شۆڕەشی ئیرانیش لەسەر کرد شۆڕەشێکی بە تەمام معنی شۆڕەش بوو کۆمەلێک کتێب هاتە سەر شەقامەکان بۆ شوێنی کۆر و کۆبوونەوە بۆ شوێنی مناقەشە لە مناقەشەیە فکر دروست دەبیت لەو جۆرە دانیشتنانە کە ئێمە ئێستا دەیکەین فکر دروست دەبیت ئەو مناقەشانە دەکرا سەرەتا ئەمە ئەو کتێبانەمان دەکڕی کە لەسەر مێژووی کوردن دواتر ئەوەمان دەکڕی کە لەسەر مێژووی چەپن لەوە بۆ ئێمە ئەوە دروست بوو فکر دروست بوو چۆن کوردستان ڕزگار دەکەین لەو سەردەمەها دەمانگۆت تەنیا بە فکری مارکسی لنینی ئێمە دەتوانین کوردستان ڕزگار بکەین بۆیە ژمارەیەکمان بووینە پێشمەرگە و چوومانە شاخ و شەهیدیش بووین لە قیادەی موقەتیش ئەگە سەیرکەی بە هەمان شێوە کاک سامی سەلیم سۆرانی ئەو مەجموعەیە هەموویان بە شێوازی جیڤارا کاسترۆیی ئیشیان دەکردووە خەباتیان دەکرد ئەمە ئەگەر بێت و باسی حیزبی شووعی عێراق بکەین لە نێوان ئیجابی و سەلبیاتی لە سەلبیاتەکانی حیزبی شووعی عێراق طبعاً مێژووس ویست نییە دەبی واقعەکە بنووسین لە سەلبیاتەکانی حیزبی شووعی عێراق یەکەم ئەوە بوو کە فترەی زۆر کوردی بە نەتەوە نەدەزانی ڕاستە دواتر مافی چارەی بۆ نووسین کە هاتە ناوێ بەهادی نووری هینایی ئەو مەسەلەی هینا ناو فکری جەب و دەوڵەتی کوردیشی هینا ناوێ بە ناوی پرۆژەی بەسیم یعنی دوو پێشی بەهادی نووری ئەو شتە نەبوو لە ناو حیزبی شووعی عێراقی حتى فهد دليل للإكراد ليس حزب الأمل ولكن حزب العمل عندك شرح ده كان حزب العمل يعني بيننا وحزب الشيوعي حزب الشيوعي حزب كارا و سلبياتي ديكي أو حزب الشيوعي العراقي شي روسيا ديكتي ذكرت أوان تطبيقيان ذكر جبهيان لقل حكومتي عراقي لقل حزب بعثة هو خوشيان دزانن هلبو و لكوبنوكانا چەندین جار ئەوەیان کرد کۆبوونەوەیان کرد لە کۆمیتەی ناوەندی دوو جار دەنگی نەهێنا کە بچن لەگەڵ حیزبی بەعسا جەبهە دروست بکات جاری سێم ئەوەیان کرد یعنی وەکو بڵێ عەرەب دەڵێ مەشاندیان بەڕێوەیان برد و ڕۆیشتن بە یەک دەنگ زێدا ئەو دەنگە زێدەیەش چۆن هات نزانم رووسیا گوتی دەبی جەبهەی دروستکەن دەبی دروستکەن هیچ ڕێگای دیکەشیان لە پێش نەمابوو بۆیە فترەکەوانی شەڕیان کرد لەگەڵ کووردا و بوونە جەبهە و دواتر کە لێیان درا کێ پەنایانیدا هەر کورد پەنایانیدا هەندێک شەعاری دیشیان دەدا بەڕاستی ئەو شەعارە لەگەڵ کۆمەلگای کوردی نەدەگونجا مەسەلەن ڕاس الشەهر ماکو قازی چ دەکات قازیش تشتێکی دی لە دوای یان دەچوونە هەندێک گوند دەلێن سەگیان لەگەڵ بوو طبعاً سەگ خاوێنە من نالێن پیسە بەس کۆمەلگای تو ئەوە قبول ناکە یان دەلێن لە شوێنێک مەلا بانگیدایە چوین شەڕی مەلایان کردیە و پێیان گوتیە چۆن ئیسراحەتی ئێمە تێک دەدەین یعنی تو کۆمەلگات دەبی بناسی کۆمەلگایەکی دینیە دەبی احتیرامی دین بگری خۆت هەر تشتێک بی دواتر تو چ باوەڕت پێبی چ باوەڕت پێ نەبی ئەگەر تو احتیرامی کۆمەلگای خۆت نەگری کۆمەلگا لێ دوور دەبتەوە بەڵام دەبینین مەسەلەن کە کۆمەلەی مارکسی لێنینی دروست دەبی ئەوەی لە شەهید ئارام باز دەکرێت دەڵێن مزگەوتەکانی خۆی گەسک دەدا یعنی ئەوە مارکسی لێنینی بووە بەڵێ بەڵام خۆی گونجاندیە لەگەڵ خەڵکەکە کە شەهید دەبیت زیاتر ناوبانگی بەڵاو دەبێتەوە زیاتر ناوبانگی بڵاو دەبێتەوە ئیجابیاتەکانی حیزبی شووعیش پێویستە ئەمە باس بکەین لە ئیجابیاتەکانی حیزبی شووعی
کۆمەلک کادری باشی خوددان فکریان دەینا ناو کۆمەلگای فکریان هەبوو و لە پێش کادری حیزبەکانی دیکە بوون بۆ تێگەیشتن واگەر کادری حیزبەکانی دیکە تێگەیشتیش بوانە سەردەمەک لە ناو حیزبی شوعی بوونە بەجیان هێشتووە هاتوونە ناو حیزبەکانی دیکە لە ڕێگای فکر کادری حەماسیان دروست دەکرد دووەم لە چیا ئەوان دکتۆری باشیان هەبوو دەرمانی باشیان هەبوو سێەم ئەوان طبعا لە جەبهەی پێشکەوت و خوازەکان بوون و ژمارەیەک زۆر قوتابیان وەکو زەمالە ڕەوانەی خارج دەکرد پاشان بەهادی نووری باشە لە بیرەوەری خۆی دەگەێڕتەوە دەرێ باشە دەکرێت ئەمە لە ناو دوو جەپەی دژ بە یەکدابی لە ناو جوود بینە لە ناو جۆقەدیش بینە دوو جەپە دژ بە یەک تو ناتوانانی هەردوولا ڕازی بکەیت لە نەتیجە دەبتە شەڕ لەگەڵ یەکێتی ئەو شەڕانە من نامی باز بکەم شەڕی براکوژی شەڕێکن هیچ کات ناکرێت شانازی پێوە بکە شەڕێکی نەخۆش بووە بەڵام ڕووداوەکی مێژووی تال بووە بە سەرمان هاتووە هیوادارین هەمومان محاوەلە بکەین دووبارە نەبنەوە و هەمومان محاوەلە بکەین بەپێی واقعی ئەمڕۆ کە هەیە ئیش بکەین خزمەت بکەین و حکومەتێکمان هەیە بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو کەم و کوڕیەکان بیپارێزی پاراستنی ئەو حکومەتە یعنی وجودی ئینسانی کورد زیاتر دروست دەکات شخصیەتی زیاتر دروست دەکات سەرەڕای ئەوەی هەمومان لەوانەیە ملاحەزەی خۆشمان هەبێت ئیتر من کاتتان ناگرم خۆشحاڵم بەڵام پێویست بوو سوپاسی مامۆستا کارێزیش بکەم کە ئەو مەکتەبە جوانەی بە جهودی خۆی دروست کردیە بەڕاستی ئینسان شانازی پێ دەکات پێم خۆشە ئەگەر مداخەلە هەبیت خزمەتی جەماعەت زۆر سپاس بۆ مامۆستا تەبێ گەشتێکی دوور و درێژی بە پەیوەندی کورد و چەپ لە هەر چوار پارچەی کوردستان خستە ڕوو بە دڵنیاییەوە کتێبەکە بخوێنەوە زانیاری زیاترتان لای دەبێت تەبێ کتێبەکە هاتووە بۆ فرۆشتن ئەلەوەی لەسەر مێزەکە هەیە هەر کەسی حەز بکە ئەتوانێت نوسخێ بکڕێ بۆ خۆی بەس بەر لەوەی بێمە خزمەتی ئێوە ئەگەر کۆمنتتان هەیە ئەگەر سەرنجێکتان هەیە پرسیارێکتان هەیە من حەزەکەم زانیاریە بە ئێوەی بەڕێز ببەخشم کوێ خاجیان هینەکانت هێناوە لای سەید بەڕێزان زۆرن ئەوانەی کە خزمەتی کتێبخانەی کارێز دەکەن وەک پرۆژێکی کللتوری خۆبەخش تەبێ ڕەنگە هەندێکتان بزانن و هەندێکتان نەزانن ئەم کتێبخانەیە 10 ساڵە خزمەتی ناوەندی ڕۆشنبیری کەرکک دەکا یەکێکە لە دەستگاکان لە پاڵ چەندین دەستگای چالاکی تر ئێمەش خزمەت بە دۆخی ڕۆشنبیری کەرکک دەکەین مێژووی کتێبخانەکە بۆ 1970 دەگەڕێتەوە کە لەو کاتەوە من بەردەوام کتێب دەکڕم زۆر سپاس بۆ ئەو 5 بەڕێزەی کە لیژنەی بەڕێوەبەری کارێزن خۆبەخش مامۆستا سەید حەسەن مامۆستا فەیسەڵ ئەمین کە ئێستا نهاتووە مامۆستا ستارجەباری کاکە شێخ محەممەد تەبعی مامۆستا سەید حەسەن ڕۆژی دوو شەفت دەوام دەکا بەیانی تانی ئەڕۆ لە عەسر هەتا مەغریب و عیشا لێرەیە مامۆستا فەیسەڵی شەمان شێت مامۆستا ستار مامۆستا شێخ محەممەد کەلەنی زۆر بۆ کتێبخانەکە پڕەکەنەوە ئەوە نییە بڵێ کتێبخانەی کارێز سەرتاریخ بەڕێوی دەبا ڕاستیەکەی ئەو بەڕێزانە ڕۆڵی گەورەیان هەیە گەلێک کەسی تریش خزمەتی کارێز دەکات هیچێ لەو کەسانە دوو کچۆڵەی زۆر ناسک لە تەمەنێکی زۆر ناسکە زۆربەی ڕۆژەکان دێن خزمەتی کارێز دەکەن خزمەتی کارێز دەکەن سپاس بۆ ڕێکخراوی کەی 24 تەواو بوت ناوەکە کەی 4 ڕێکخراوی کەی 4 کە مامۆستا فەهمی دایمەزراندووە قەلغانێکی بە ناوی کارێز بۆ ئەو دوو کچە خاتوونە ئامادە کردو باشە کاکە شێخجیان زۆر سپاس وەک ڕێزێک لە ماندووبوونیان بەڕاستی کچانی تر ڕەنگە بە مۆبایلەوە خەریک بن ڕەنگە چوزانم بەخۆ ڕازاندنەوە و قژ ڕەنگکردنەوە خەریک بن بەڵام دوو کچی ئەم گەڕەکە وەک پێشمەرگەی کللتور زۆر دڵسۆزانە دێن خزمەتی کتێبخانەی کارێز دەکەن
تەبعی گەلێکەوانەی کە خزمەتی کارێز دەکەن ینی کارێز قەرزاری هەر هەمووتانە زۆربەی نووسەرەکان کە کتێب چاپەکەن دانەیەک و دوودانە و دەیان دانە پێشکەشی کارێزەکەن لە ڕێی کارێزەوە تەبی ئەمە ئەوە چەندین پۆستەمان هەیە هەر لە بەشی زمانی کوردی لە زانکۆی کەرکووکەوە تا بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا و گەلێ قوتابخانە و گەلێ کەسایەتی ئێمە چاپەمەنیان بۆ دادەنین ڕۆژنامە و گۆڤارێکی زۆربەی ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکانمان بۆ دێ لێرەوە دابش دەکرێن ئێستاش حەزەکەم ناوی زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو سارا شێخانی ئەویش دوو خەڵاتی بۆ ئەو دوو کچە خاتونە هێناوە داوا لە مامۆستا فەرمی دەکەین بێتە ئێرە بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان والله هەردووکتان لە یەک ئاستان بەس بە پێی ئەبجەد سارا و شوێنێ ئەرێ کامیان لە پێشترە سین پێشچێنە بۆی نەڵێن یەکێکی پێشدەست سین پێشینە سارا ئەڵێ نابا شوێنێ بڕوا شوێنێ خان فەرموو جیان باشە دوو دەتو شوێنێخان بدە مامۆستا فەرمی خەڵاتەکە بە شوێنێخان پێشکەش دەکا ئەو کچە خاتونە بەردەوام خزمەتی کارێز دەکا هەمومان سەد چەپڕێکی بەنی بێدەن خۆشەویستی بۆ نیشتیمە ئەم دوو کچە نەشمیێتوانە خزمەتی کارێزەکە لە ڕێگای دوورەوە دێن زۆر دەڕێن بۆ تەمە بتاگەن لەنا ئێمە لە زۆر دەوا خزمەتەکەی بە پێخۆنەوە ئەم درێژ خزمەتی خاک نیشتمان پیرۆزت بێ شوێنێخان سەرکەوتوبی گوڵەکە مامۆستا کوێخا چێ مامۆستا کوێخا کەماڵ فەرموو سارا خان فەرموو ئەوەش کچە خاتونێکە کە بەردەوام خزمەتی کتێبخانەی کارێزەکە ئەو خاتونە ڕۆژانە دێمە خزمەتت باشە قوربان وەختە دەدەینێ بەسەر چاو ڕێزت هەیە زۆر سپاس بۆ جەنابی کوێخا خاتو سارا شێخانی تەشریف بێنێتە ئێرە ئەویش دوو خەڵاتی بۆ ئەو دوو کچە خاتونە کە بەردەوام خزمەتی کارێزەکەن دوو خەڵاتی هێناوە ئەم جارەیان سارا خان تۆ وەرە باسین پێشین بکەوێ هەردووکتان یەک ئاستن بەخێر بێ سارا خان لێت پیرۆز بێ باوەجان شوێنێ خان فەرموو سارا خان فەرموو شوێنێ خان خەریکە ناوەکان یەکێکەڵن شوێنێ خان پیرۆزت بێ باوەجان مامۆستا سەید ئەڵێ یەک دەقە قسە لەسەر ئەو دوو خاتونە دەکەن دەبێت 10 ثانیە فەرموو مامۆستا فەرموو مامۆستا سەلام عەلەیکوم طبعا ئەم دوو گوڵان دوو کچە جوانە ئەم دوو کچەم لەگەڵ منە 13000 کتێبمان نووسیوە لە سژک و تەرخیما کردووە ئەم کچانە بەبێ ئەوەی هەست بکەن هیلاک بوون و بەبێ ئەوەی هەست بکەن یعنی ئیشەکەن هاتوونە یارمەتی مەدەن من لێرەوە دەستخۆشیان لێکەم سپاسیانەکەم دەستخۆشی لە چۆخاکەم کەوا و دەستخۆشی لە خاتووەکەم خاتو سارا شێخانی بەخشی پێ زۆر سپاس بۆ مامۆستا سەید بەڵێ فەرموو خاتون فەرموو سارا خان فەرموو وەرێرە فەرموو وەرێرە دەستان خۆش بێ بەڕاستی ئەوان وەکو ئافرەتێک ئێمە بۆ هەر شوێنێک بڕۆین ئەبێ کاتێک دانێکەوە بڕۆین بۆ جێگایە ئامادە باشی بکەین اینجا ئەوانە کات لە ئێمە باچی ئێمە لە ژیانە ینی ژیانی هاوسەرێکمانە ژیانی ماڵەمان هەیە منداڵمان هەیە اینجا وەکو ئافرەتێک بەڕاستی دەستخۆشکە دایکباوکیانە کەمکەوە پێشتیان ئەو کچانە بێن لێرەیان کار بکەن بەڕاستی ئەو خۆی جێگای دەستخۆشیە بۆ دایکباوکی مەجال بن بۆ مناڵانە خۆم حەزەکەم مناڵەکان هەمیشە لە ناو ڕێکخراوەکانە بێن دەورەکانم ببینن بۆ ئەوەی کەسایەتێکی جیاوازیان هەبێ بتوانن دایانی دانیشن بە شوێنێکان دەورە بڵێنەوە ئەمان نەتوانێت دێن ڕۆژانە بخوێنەوە بەڵام ئەگەر گوێیان لە فەڕێکی ئاوا بێ ڕبە مەعریفەت دەبێن بە وەکو سیداحێک معلوماتیان پێ دێ بەیانی ئەمانە سناو کۆمەلگاوە مناقەشە ئەتوان بکەن ئەتوان بوەستن لە بەردەم کەسانە اینجا مەرج نییە بێن بخوێنەوە بەڵام ئەمانە داهاتوویەکی باشیان ئەبێ و دەستخۆشیان لە باوکی دایکیانە خەڵکەوە ئەم چانەیان لەم تەمەنەیان ناردووە خزمەتی ئەم جێگایەکەن بەبێ بەرامبەر دەستیان خۆش بێ وەکو ئافرەتێک زۆر سپاسیان زۆر سپاس بۆ خاتو سارا شێخانی
تبعی بە شانازیەوە ئەو دوو گوڵە بەشێکن لە کارێز لە پرۆژەی کارێز ئینشاءڵڵا دوو وێنەیەکی هاوبەشیان لێرە هەڵەواسین بۆی هەر بەشێکن لە کارێز ئێوەی بەڕێزیش هەر بەشێکن لە کارێز بەڕاستی بەم گەرمایە هەرێکتان کێشاوە هاتوون سپاسی هەموو لایەکتان دەکەین ئێستاش بزانین کاکە شێخ چ تەکلیفێکەکەی هەیە ئەوە کاکە شێخەڵێ جەنابی کاک شوێخا کەمال دیارەکی بۆ کارێز هێناوە سپاسی دەکەین زۆر زۆر سپاس بۆ جەنابی شوێخا برای بەڕێز و گەورەمانە زۆر سپاس عزیزی ئەمەوی کاک شوێخا زۆر سپاس کارێز مڵکی هەمووتانە تەبعی بەڕێزان وەکو عەرزم کردم من ئەمە مڵکی من نییە ئەمە وەقفی میلەتی کوردە بۆ خزمەتی هەمووان دروست بووە دێنە خزمەتی ئێوە ئەگە پرسیارتان نەبێ کاک سەیفەدین ئەوە جارێ یەک دێمە خزمەتتان کاک سەیفەدین یەکەم کەس ناو بنووسم پێشنیارەکەی جەباری جێبەجێ دەکەین مامۆستا سەیفەدین یەکەم کەس بوو مامۆستا تەها چیتر مامۆستا شوان چ بە ڕێزێکی تر مامۆستا خەلیل چ بە ڕێزێکی تر باشە قوربان تۆ لە کۆتاییەکەی جەباریجان بەس بەبێ نوکتە ڕێت نادەین قسە بکەی ها بەڕێزان تەواو قوفڵیکەین 4 کەس خاتوو ببوو لە ناوەکەم نزانی فایزە خان خاتوو فایزە چ بە ڕێزێکیکە قەپاتی کەین مامۆستای بایی ئەوە چاوە جێڕنگلەیم لێ مەکەن دوایی جەباری ژیان هیچ تو سەری خۆت گرتووە بە نوکتەوە دە باشە جیان باشە مامۆستا ڕەفعەت